1445 ساڵ بەر لە ئێستا پێغەمبەری ئیسلام محەممەد درودی خۆی لەسەر بێ لە شاری مەکەدا لەدایک بوو تا ئێستاش مسلمانان لە جیهاندا بە چەندین شێوازی جیاواز یادی ئەو ڕۆژە دەکەنەوە و تایدا پابندبوونی خۆیان بەو پەیامە و دووپا دەکەنەوە کە پێغەمبەری ئیسلام لە ماوەی ژیانیدا بانگەوازی بۆ کردووە. لە ساڵی 1982 بۆ یەکەمین جارە مسلمانان لە دەستپێکی وەرزی زستان و لەم کاتەدا یادی لەدایکبوونی پێغەمبەری ئیسلام دەکەنەوە، ئەویش لەبەرەوەی ساڵنامەی زاینی 11 ڕۆژی زیاترە لە ساڵنامەی کۆچی. لە ساڵی 2015دا مسلمانان بۆ دووەمین جارە یادی لەدایکبوونی پێغەمبەری ئیسلام دەکەنەوە بە جۆرێک لە سەی کانونی دووەمی ئەم ساڵدا مسلمانان یادی لەدایکبوونی پێغەمبەریان کردەوە و لە 23 کانونی یەکەمی ئەم ساڵیشدا جارێکی دیکە یادی لەدایکبوونی پێغەمبەری ئیسلام دەکەنەوە کاویش دیاردەیەکە و بە 33 ساڵ جارێک دووبارە دەبێتەوە و لە ساڵی 2048دا مسلمانان لەم کاتەدا هەمانیە دەکەنەوە. پێغەمبەری ئیسلام محەممەدی کوڕی عەبدوڵڵای کوڕی عەبدولموتەلیب لە ساڵی 570 زاینیدا و لە ڕۆژی دووشەمەدا لەدایک بووە. پێشەوەی لەدایک بێت باوکی کۆچی دوایی کردووە و هەر لە منداڵیشدا دایکی کۆچی دوایی کردووە. دواتر لەلایەن عەبدولموتەلیبی باپیرەی و ئەبوتالیبی مامیەوە بەخێو کراوە کە لەو ماوەیەدا پێغەمبەر خەریکی ئیشوانی بووە، پاشان خەریکی بازرگانی بووە و لە تەمەنی 25 ساڵیدا ژیانی هاوسەرگیری پێگێناوە. بە پێی سەرچاوە مێژوویەکانی ئیسلام پێغەمبەری ئیسلام لە تەمەنی 40 ساڵیدا نیگای خودا یاخود وحی بۆ دابەزیوە و 3 ساڵ بەنیێنی بانگەوازی بۆ کردووە. پاشان 10 ساڵی لە مەککە بەسەر بردووە. لە ساڵی 622 زاینیدا کۆچی کردو بۆ شاری مەدینە کە ئەو کاتە ناو دەبرا بە یەسریب. بسم الله نقیم بیت الرسول. ئەوکا 10 ساڵی کۆتایی ژیانی لە مەدینە بەسەر بردووە بە بانگەوازی ئیسلامی و بناغی شارستانی ئیسلامی داناوە کە دواتر فراوان بووە و مەککە و سەرجەم شار و هۆزە عەرەبیەکانی گرتووەتەوە. لە تەمەنی 63 ساڵیدا و لە ساڵی 623 زاینیدا دوای نەخۆشکەوتنی بۆ ماوەی 13 ڕۆژ کۆچی دوایی کردووە. لە ئێستادا زیاتر لە ملیارێک و 600 ملیۆن کەس لە جیهاندا خۆیان بە شوێنکەوتەی ئاینە دەزانن کە پێغەمبەری ئیسلام لە ماوەی 23 ساڵی پێغەمبەرایەتیدا بانگەوازی بۆ کردووە کە دەکاتە زیاتر لە 123 دانیشتوانی سەرگۆی زەوی. ناوی محەممەد یەکێکە لەو ناوانەی کە بە شێوەیەکی بەرفراوان لە جیهاندا بڵاو بووەتەوە کە بەپێی دواترین ئەمار زیاتر لە 100 ملیۆن کەس لە جیهاندا ناویان محەممەدە. هەندێک لە مێژوونووسانی ژامەژە بەوە دەکەن لە دوای ساڵی 1200 زاینیەوە سوڵتان مزەفەر یەکەم کەس بۆ لە ناو کووردە کە یادی لەدایکبوونی پێغەمبەری ئیسلامی کردووەتەوە و ساڵانە بە سەدان مەڕووماڵاتی بەخشیوە بە هەژاران و لەو کاتەوە تا ئەمڕۆ هاوشێوەی وڵاتانی دیکەی جیهان یادی لەدایکبوونی پێغەمبەری ئیسلام لە هەرێمی کوردستاندا دەکرێتەوە و مسلمانان بە چەندین شێوەی جیاواز ئەو یادە دەکەنەوە. بەرهەم ساڵح NRT